ئەم کاتتان باش. سبەی پەرلەمانی تورکیا دەنگ با سەرۆکی تازەی پەرلەمان دەدات. هاوپەیمانی کۆمار کابراوی هەڵبژاردنەکان بوو پەرلەمانتارێکی پارتەکەی ئێردۆغانیان کاندید کردووە بۆ ئەوەی پۆستی سەرۆکی پەرلەمان وەربگرێت. ئەو پەرلەمانتاری ئاکەپا ناوی نەعمان کورتولموشە و پەرلەمانتاری ئاکەپێ لە ئەستەنبوڵ. کۆبوونەوەی پەرلەمانی تورکیا بۆ هەڵبژاردنی سەرۆکی تازە سبەی چوارشەممە با سەرۆکاتی دەوڵەت باخچەلی بەڕێوە دەچێت کە بە شێوەیەکی کاتی سەرۆکاتی پەرلەمانی پێچپێدراوە. بەلەبەرچەوگرتنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی تورکیا پێناچێت لاخولەکانی یەکەم و دووەمی دەنگداندا کاندیدی براوە دیاری بکرێت و باگرێکی زۆرەوە ڕەنگە هەڵبژاردننی سەرۆک بچێتە خولەکانی سێم و چوارەمەوە. پەیڕەوەکە دەڵێت لاخولەکانی یەکەم و دووەمی دەنگدانی سەرۆکی پەرلەماندا کاندیدی براوە پێویستی بە بەدەستێنانی 400 دەنگ هەیە، بەڵام هاوپەیمانی کۆمار کە لە ئاکەپە و مەهاپە و ڕەفاحی تازە پێک هاتووە خاوەنی 322 کورسین، بۆیە با ئەگەری زۆرەوە لاخولەکانی یەکەم و دووەمدا کاندیدەکەیان دەرناچێت. لاخولی سێمیشدا کاندیدەکەیان پێویستی با 301 دەنگ هەیە. لێرەدا ڕەنگە کاندیدەکەی ئێردۆغان دەربچێت، بەڵام ئەگەر لە مەشیاندا سەرکەوتوو نەبوون ئەوە لاخولی چوارەمدا دەبێتە سەرۆکی پەرلەمان. بۆ پێی لەو خولەدا کاندیدی براوە ئەو کەسە دەبێت کە زۆرترین دەنگ دەهێنێت. لە کۆبوونەوەکەی سبەینێدا بە تەنها سەرۆکی پەرلەمان هەڵدەبژێردرێت. بابەتی دیاریکردنی دیوانی سەرۆکاتی و هەڵبژاردننی جێگرانی سەرۆک دەکەونە هەفتەی داهاتووەوە. سەرۆکی پەرلەمانی تورکیا سێ جێگیری دەبێت. بە گوێرەی ئەنجامی هەڵبژاردنەکانی هەژدەی مانگی ڕابردوو ئەو سێ پۆستە دەدرێت بە هەر یەکە لە ئاکەپا، جەهەپە و پارتی چەپی سەوس. عەبدوڵڵا گولەر سەرۆکی فراکسیۆنی ئاکەپە و ئەرکان ئاکچای سەرۆکی فراکسیۆنی مەهەپا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایانگەیاند نەعمان کورتولموش کە پەرلەمانتاری ئیستانبوڵی ئاکەپەیە بە فەرمی کاندیدیان کردووە بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان. عەبدوڵڵا گولەر باسی لەوە کرد ئاکەپە و مەهەپا بە تەواوی متمانەیان بە نەعمان کورتولموش هەیە کە ئەرکی سەرۆکی پەرلەمان لە ئەستۆ بگرێت. لەلایەکی دیکەوە پارتی چەپی سەوس ڕایگەیاند کە سرەی سورەیە ئۆندار پەرلەمانتاری پارتەکە دەکەنە جێگری سێمی سەرۆکی پەرلەمان کە ئەو پۆستە بە گوێرەی یاسا بەر پارتی چەپی سەوس دەکەوێت. خواتان لەگەڵ.